دۆشاو ماسی کوردی دەرەجەیەک بەلەزەتە معجوونی دان ئەمانە بەس پێم بڵێ لەگەڵ سوتاویە کوجا مەرحەبە سڵاوتان لێبێت وا باوە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کاتێک کەسێک تووشی سوتانە بێت ڕاستەوخۆڵێن ڕاکە بۆ سەلاجەکە دۆشاوی تەماتە یاخود ماس بێنە یاخود هەنێ جار ماجوونی دان بەکارێنن کە ئەمانە نەک سوودی نییە بەڵکو بگرە ئەکرێت زیانی گەورە دروست کات کە ژیانی کەسەکە بخاتە مەترسیەوە و تووشی هەوکردنی بکات. سووتان بریتێ لە ڕۆشتنی چینی یەکەم یاخود دووەم یاخود سێەم یاخود هەرسێ چینەکە بەیەکەوە کە بە هۆکارێکی دەرەکی بە گڕێکی دەرەکی ئاگرێک یاخود مادەیەکی کیمیایی یاخود هەڵمێک یاخود تەزویەکی کارەبا یاخود هەورە تریشقەیەک کە ئاکرێت سووتان دروست کات. بڕۆشتنی ئەم چینانە لەش تووشی حاڵەتێک دەبێت کە پێی دەوترێت سووتان. لە کاتی سووداویە ئەم چینە پارێزەرەی لەش کە پێی ئەوترێ پێست نەماوە. ئەم چینە ڕێگری ئەکا لە چوونەژوورەوەی بەکتریا یاخود هەر مادەیەکی زیان بەخش کە بێتەوەی زەرەر بۆ لەش. لە کاتی نەمانی ئەم چینەدا تۆ ڕاستەوخۆ بە دۆشاو کە دەکرێت میکرۆبی تێدا بێت یاخود ماست کە خۆی بەکتریایە لە حاڵەتێکە کە دەگۆڕێ بۆ بەکتریای زیان بەخش لە ئێستاە بەکتریای سوود بەخشە. کاتێک کە دەکەیتە سەر ئەم چینەی پێست ڕاستەوخۆ تۆ بەکتریا و کردوتە سووڕی خوێنەوە کە ئەکرێت ببێتە هۆکارێکی قورسی هەوکردن لە شوێنی سوتاوێکەدا. ئێمە هاتوین بۆ ئەوەی پێتان بڵین هەر یەک لەمانە ئەکرێت کاریسە بخوڵقێنێ لە کاتێکە ئەگەر بێت و ڕێژەی سوتاوەکە قورس بێت یاخود قوڵ بێت کە ڕاستەوخۆ تێکەڵ بێت بە سووڕی خوێن. لە ڕاستیە لە کوردەواری خۆماندا بۆیە ئەمانە بەکارێنن چونکە ڕادەیەک ساردی تێدایە لە بەرەوەی لە سارکەرەوەکاندا هەڵەگیرێت. پاش بەکارهێنانی ئەم ماست و دۆشا و مەعجوونی دانا بۆ سەر شوێنی سوتاوەکە بە ماوەیەکی کەم هەمان پلەی گەرمی لەش وەردەگرێتەوە کە لە ڕاستیدا ئەگەر بێت و بمێنێتەوە لەسەر شوێنی سوتاوەکە دەکرێت هەوکردنی قورس دروست کات کە ئەمەش ئەکرێ ژیانی نەخۆشەکە بخاتە مەترسیەوە. بە شێوەیەکی گشتی سووتان دەکرێتە سێ پلەوە. پلەی یەکەمیان بریتێ لە سووتانی بەرگی یەکەمی پێست کە بە ئازارترینیانە و سەلامەترینیانە چونکە بەرگی یەکەمی پێست تەواوی هەستەوەرەکانی گەیاندنی ئازار لە بەشی یەکەمدایە و لەگەڵ ئەوەشدا دەکرێت سوور بێتەوە. ئەمە لە سوتاوی پلەیەکدا. سوتاوی پلە دوو بریتێ لە سووتانی چینی یەکەم و چینی دووەمی پێست کە چەوریخانەکانە. ئەمەش نیشانەکانی هەڵئاوسان هەندێک جار دەکرێت تلۆقی لەگەڵدا بێت. لە سوتاوی پلە سێدا کە چینی یەکەم و دووەم و سێەمی پێست دەگرێتەوە هەندێک جار دەکرێت ماسوولکەش بگرێتەوە و بگاتە سەر ئێسکەکە. ئەم جۆری سێەمەیان پەیوەستە بە ژیان و مردنی کەسەکەەوە ئەگەر بێت و ڕێژەکەی زۆر بێت. لەگەڵ ئەوەشدا کەم ئازارترینیانە لە بەرەوەی هەموو چینەکانی هەستەوەری گەیاندنی ئازار سوتاون. ئامانە لە ڕاستیە تاوەکو ئێستا هیچ توێژینەوەیەکی زانستی نەیسەلمانوە کەوا کاریگەری باشیان هەیە بۆ سوتایی بەڵکو تەواوی توێژینەوەکان ئەوە سەلمێنن کە ئەمانە زیان دروستەکەن لە کاتی بەکارهێنانیان بۆ سوتاوی. ئەی باشە ڕێگە دروستەکە چییە؟ بۆ سوتاوی یاخود فریاگوزاری سەرەتایی دروست چییە بۆ سوتاوی؟ فریاگوزاری سەرەتایی دروست بۆ سووتان بە پێی جۆری سووتانەکە و شوێنی سووتانەکە دەگۆڕێ بەڵام بۆ تەواوی سوتاوەکان دەکرێت ماوەی 10 دقە بۆ چارەگێک شوێنی سوتاوەکە بخەیتە ژێر ئاوێکی نیمچە ساری ڕۆشتوو کە هەر ئاوی بەلوعە دەگرێتەوە لە لای خۆمان. ئەمە فریاگوزاری سەرەتایی دروستە بۆ سوتاوی کە دەکرێت ڕێژەی سوتاوەکەی پێکەمەوەکەی بۆی دابەزینی پلەی گەرمی لە شوێنی سوتاوەکەدا. پاش ئەمە شوێنی سوتاوەکە دادەپۆشید. ئەگەر هاتوو پلەی سوتانەکە قورس بێت بە تایبەت ئەگەر پلە سێ بێت ڕاستەوخۆ پەیوەندی بە تیمی ئەمبوڵانسەوە دەکەیت یاخود خۆت کەسەکە دەگەێنیتە بنکەیەکی تەندروستی یاخود نەخۆشخانەیەکی نزیک لە شوێنی سوتاوێکەوە.
ئەمانە هەموو ڕێگەی دروستن بۆ ئەوەی ژیانی کەسێک لە مردن ڕزگار بکەیت لە کاتی سوتاویدا. بیرمان نەچێت ئەگەر کەسەکە هەڵقا یاخود مستیلە یاخود سەعاتێکی لەدەسا بێت پێویستە ڕاستەوخۆ لە کاتی سوتاوەکەیە دەربهێنرێت، چونکە پاش ماوەیەک شوێنی سوتاوەکە داوسێت کە دەکرێت بێتە هۆی ڕێگریکردن لە چوونی خوێن بۆ بەشەکانی خواروی خۆی. پاش بینینی ئەم ڤیدۆیە کۆمەڵێک ڕێنمایی یاخود هۆشیاری پێویستەکە لە زیینماندا بمێنێتەوە. خاڵی یەکەم بە هیچ شێوازێک نابێت 50 نوقمی ئاو بکەین بە مەبەستی سارکردنەوەی سوتاوێکە. خاڵی دووەم بەکارنهێنانی پەڕۆیەک کە لە پەموو یاخود لە خوروو پێگات بێت، چونکە پاش لابردنی لەسەر شوێنی سوتاوەکە پێوەی دەنووسێت و سوتاوەکە خراپتر دەکات. خاڵی سێم بە هیچ شێوازێک نابێت سەهۆڵ بەکاربێنین بۆ سەر شوێنی سوتاوی و سارکردنەوەی، چونکە ڕێژەی سوتاوەکەمان زیاتر دەکات. خاڵی چوارەم بە هیچ شێوازێک نابێت شوێنی سوتاوی چەورکەین بەبێ ڕاوێژکردن بە پزیشکی پسپۆر. خاڵی پێنجەم و کۆتایی ئەگەر هاتوو شوێنی سوتاوەکە تلۆقی کردبوو بە هیچ شێوازێک نابێت شوێنی سوتاویەکە تلۆقەکانی بتەقێنرێت، چونکە دەکرێت بێتە هۆی دروستبوونی بەکتریا و بێتە هۆی دروستکردنی هەوکردن لە شوێنی سوتاوەکەدا. هەمیشە تەندروست بن. سمارت وەرچەرخانە.